کاک ڕەنگیان لەگەڵ خوێندنەوەی قورئانە چۆن با پێشی والله الحمد لله زۆر باش مامۆستا. يعني مەزبووطی غەڵەت و شتومانە ئینشاءالله خەریکەتە جی تەواوی الحەمدولله. تۆ لە چیە خوێنی؟ واتە چی مامۆستا؟ خوێندن لە ئەکادیمی ئەوانە سەر لەسەر قورئانە خوێن بەڵێ. نەنا ئەوەست من لە بەشی چالاکردنەوە لە کامێنێ ئامادەیەەکەی بەڵێ لە ئامادەی یەکەم وەڵا. لە ئامادەیە وەری 11 بەخێر بێ سەلامەتی یەخ. ئەیدی تاڵ ئامادەی ئینشاءالله ئێستا؟ ئینشاءالله مامۆستا. یاڵڵا ئینشاءالله دەست پێکەین خۆ بکە بە نینجا. دەست پێ بکەین ئینشاءالله؟ ئینشاءالله مامۆستا. یاڵڵا پشتە خوای گەورە. کاک ڕەهەندیان ئێستا ژمارەکانمان بۆ بخوێنە دەست پێ بکە. بەڵێ 3.14 1592 65 35 89 79 32 38 46 26 43 38 43 38 32 79 50 28 84 19 71 71 69 39 93 75 10 58 20 97 49 44 59 23 64 عفوا صار 23 صفر حوت 81 64 صفر 6 28 62 صفر 8 99 86 28 صفر 3 48 25 34 21 حەڤە صفر 6 79 82 14 80 86 86 51 32 82 30 66 49 صفر 7 38 44 60 95 50 58 22 31 72 53 59 40 81 28 48 11 17 45 02 84 10 27 صفر 1 93 صفر 1 93 85 21 10 55 10 55 مامۆستا اینجا 59 64 46 22 94 89 اینجا مامۆستا 58 93 صفر 3 81 96 دەستەکان خۆش بێ خوا سەرکەوتوبی. زۆر سپاس کاکەزانگیان زۆر باشە ئینشاءالله. ئێستا چینە سەر سوورەتی مولک و زانیاریەکان و تەفاسیل و پرسیارەکان لەسەری باشە ئینشاءالله. دەست پێکەم بەنای خۆی ئەڵڵا. ئێستا زانیاریەکانی سوورەتی مولکم پێ بڵێ. بسم الله الصلاة والسلام على رسول الله. مامۆستا یەکەم شت لە ناسنامەی سوورەتەکەەوە دەست پێکەم. سەرەتا سوورەتی مولک سێ ناوی تری هەیە. سوورەتی تەبارەک ناسراوە، سوورەتی مانیعە و سوورەتی منجیە. و لە ڕزبەندی قورآنی سوورەتەکانی قورآنی پیرۆزە 67ەمە و لە جوزئی 29 جوزئی تەبارەک یەکەم سوورەتە لە جوزئی 29 و پێشی سوورەتی تەحریمە بە ژمارە 66 و ژمارە 68 سوورەتی قەلەمە لە دوایەوە دێت و سوورەتەکە مەکیە و 30 ئاەتە و لاپەڕە 562 یەکەم لاپەڕەی دەست پێکە و 564 کۆتا لاپەڕێتی دوو لاپەڕە و نیوە. جەماوە ساچمە ناوڕۆکەکەیەوە
ناوەڕۆکی سوورەتی مولک لە لاپەڕی یەکەم 562 12 ئاەتی تایە. یەکەم ئاەت کە دەست پێکات أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. أما آتي يكم آتي ناورا أما آتي جماريك آتي جمارة شش أكويت ناوراسي لا بركوا وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. أما آتي أخيريش آتي دوانزيم على كوتاي لا بركايا إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير. أما سنجل لا بري دوما چواردە ئاەتی تایە. ئاەتی یەکەم لەو لاپەڕەیە ئاەتی ژمارە 13 خۆی گەورە فەرمێ وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور. ئەوسا لەناوڕاستەکەشیە ئەتوانین ئاەتی 19 هەڵبژێرین. خۆی گەورە فەرمێ أولم يروا إلى الطير فوقهم صافات ويقبض ما يمسكهن إلا الرحمن إنه بكل شيء بصير. أما صاكوتاي لا بركش آتي جمارة 26 خواهي قورا فرمي قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين. أما كما قرآنك بتجويد خيرا وخيرا بوي فرياب بلا أما لا بري سيميش نيو لا بري سورة ملكة شار آتي تيايا. يكم آتي خواهي لا آتي 27 أفرمي فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا وقيل هذا الذي كنتم به تدعون. أنصاقنا وراسكاش حساب كين آتي 29 أكاد خواهي فرمي قل أرأيت قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين. أنصاقوتا آتيش آتي سي لكوتاي الأولى فرأي بابلي قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين. بارك الله فيكم. دەستەکان خۆش بێخوا بەرەکەتی تێکاش زۆر سپاس مامۆستاگەر. زۆر باشە. ئێستا من ئاەتەکان ئەڵەم تۆ ژمارەکەم پێ بڵێن ئەگەر ژمارەکەم و تۆ ئاەتەکەین پێ بڵێ باشە؟ بەڵێ مامۆستاگەر. باشە. هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها. مامۆستا ئاەتی 15. باش. ئاەتی 20 بۆ بڵێ. آتي 20 بلى. أمن هذا الذي هو جند لكم ينصركم من دون الرحمن إن الكافرون إلا في غرور. باش دەست خۆش. ئاەتی 25 بۆ بڵێ. آتي 25 ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. باشا. وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. آتي سنما. آتي ششماس. باشا. فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا بيشوا آية تشيدت. آتي قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين. باشا دستا كانت خوش به. زۆر باشە. ئێستا چینە سەر وشەواتاکان باشە؟ بەڵێ مامۆس. لیەبلووەکم واتای چییە؟ تا تاقیتان بکاتەوە. تا تاقیتان بکاتەوە. تەموور. مامۆستا تەموور واتە دەجوڵێت و بەتوندی دەسوڕێتەوە. زۆر باشە. بەڕێکۆپێکی دەڕوا بەڕێوە. يمشي سويا. غورا. مامۆستا نغڕۆ ڕۆچوو بە ناخی زەویە. زۆر جوانە. لەجوو. مامۆستا تێوە پێچان بە توند و تیژی. بەرپەرستانەوە و خەشم و قین. مامۆستا واتاکەی بڵێم بە عەرەبی؟ بەڵێ بەڵێ عەرەبیەکەی بڵێ. نەکیر. باشە زۆر باشە. ئەچین سەر تەفسیر. بەڵێ مامۆستا. قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين. بڵێ تەنها زانینی ئەو ڕۆژە تەنها لای خوایە
ومن تەنها ترسێنەرێکی ئاشکرا. باشە سوێن بەخوا بەڕاستی ئەو گەلانەی کە لە پێش ئەمانە بوون بە درۆزنیان دانان بە درۆزن دانا پێغەمبەرانیان جا چۆن بوو بەگشتدا چوونەوەی ئێمە ولقد كذب الذين من قبلهم فكيف كان نكير. زۆر باشە ئایا ئەو خوایی کە مردومی دروست کردووە ئاگای لە نهێنیان نییە لە کاتێکدا کە ئەوان کە ئەو وردبین و ئاگادارە ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير. زۆر باشە کۆتە هەمین پرسیار من ئاەتێکت بۆڵێم تو ئاەتەکانی پێش ئەوم بۆ بڵێ بەعکسەوە باشە باشە لەکوێ بەڵێ قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين. ويقول ما آياتي جمارة بستو بينج ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. آياتي جمارة بستو شوار قل هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون. وصلت آية لدوي بلم بلى جارد دوداني تربلم. آياتي جمارة بستو سي بلى قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون. آتي بالسدو أفمن يمشي مكبا على وجهه أهدى أمن يمشي سويا على صراط مستقيم. دەستەکان زۆر باش کاکە هەندیان تەواو بووین ئێستا توانی سراحەت وەرگرت یخوا سەرکەوتوو بیماندوو نەبی دەستچاو خۆش بێخوا چۆن ئەزمونێک بوو چۆن هەستێک بوو بەم شێوە لەبەرکردن و بە موردەکاری و هەموو ژمارە و وەڵام مامۆستا ئەزمونێکی زۆر تازە بوو و زۆریش چۆنەڵێ هەستێکی خۆشی هەبوو. پێشتر قەت شتی وام نەکردو بڵام بە ژمارەی ئاەت و بە تەفسیر کردومە پێشتر بەڵام بە ژمارەی ئاەت و بە دەقیقی قەت نەمتوانیوە نەم کردو لاانێ نەشم توانی ببیکەم بەڵام ئەلحەمدولایە دوای ئەم دەورەیە توانیمە پێ بگەین. چۆن توانی دوای ئەم دەورە پێ بگەیت؟ ئەم دەورە چی پێوتی هەر شتێکی خستە مێشکتەوە دەرزیەکی داڵە مامۆستا بە ماوەیەکی دوور و درێژ ئێمە تەکنیکمان خوێندووە ڕاهێنانمان کردووە بەردەوامی ئیتر بە کۆمەڵە تەکنیکی بەهێزێکی لەوانە سیستەمی سەرەکی تەکنیکی خەیاڵکردن کۆمەڵە تەکنیکی تر توانیمان الحەمدولillah تبارك لەبەرکردنی بینینی و لەبەرکردنی بیستنی چ تەسیرێکی هەبوو لە بەرەو پێشچوونی مێشکت؟ زۆر ماوەستا مێشکم زۆر خیاوت الحەمدولillah زیاتر لە لەبەرکردنی بینینە بە حوکمیەوەی لە مەکتەبە هەڵ یعنی زۆر یعنی چۆنڵێ ڕاهێنانم لەسەر خێرا لەبەرکردنی بینینی بوو زیاتر بە دەقیقی شتم لەبەرە کرد لەبەرکردنی بینیم الحەمدولillah باش و پێشم دە بەس ئەوەی تازە بوو بۆ من لەبەرکردنی بیستنی بوو کە من قەت نەمتوانیوە گوێ لە شتێ بگرم و ڕاستە خۆ یەکسەر لەبەریکەم الحەمدولillah ساتوانم بە جوانی لەبەری. سپاس بەخوای گەورە سەرکەوتوو بین بۆ بەبیر هاتنەوە ئەم ڕێگایەی کە بە مێشک و یادگەیە بەیان ڕێگە تەقلیدی و ئەوەی کە خەڵکی لەسەری ئەڕۆ کامیان بەهێزترەوە کامیان چارەسەری لە بیرچوونەوە ئەکات و بەبیر هاتنەوە باشترەکات؟ بێگومان مامۆستا یادگەی دەستکرد زۆر باشتر لە یادگەی ئۆتۆماتیک. ئێستا من لە پۆلەکانی مەکتەب چەندین جار بابەتێکم دووبارە کرد و سانگتیا کرد دوای مڕاجعەمە کرد و دوای دیسانەوە هاتم لەبەرمە کردو هەمووی بیرە چۆ دووبارە لە ئەخیرێش ئێستا هیچمان بیر نەما بەڵام الحەمدولillah بە یادگەی ئۆتۆماتیک بەعەفو بە یادگەی دەستکرد کە بە کۆد شل لەبەرەکەی یەکسەر بە کۆدیش زوو بیرێتەوە بیرە ناچێتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەچێتە یادگەی درێژخایەنەوە. ئەو دەورە چەندێک هاوکارە بۆ کە یادگەی دەستکردیش و خێرا بکاتەوە و چالاکی بکاتەوە؟ وەڵام مامۆستا زۆر ڕۆ الحەمدولillah لەبەرکردنی قورئانە لەبەرکردنی مەنهەجە لە زۆر ڕۆ باش بووم. سەرکەوتوو بی ئینشاءالله ئومیدوارم خۆش بی بەردەوام بی لەسەری ئینشاءالله مامۆستا. دەستەکانە خۆش کاکە هەندیان خۆشحاڵ بووین. زۆر سوپاس مامۆستاگیان دەستی ئێوەش خۆش بێ زۆر لەگەڵمانە هیلاک بوون زۆر سوپاس.
بارکی خی گەورە پاداشتان أجمعين إن شاء الله سەرکەوتنتان أنا مشتێکە بۆ ئێمە خوا لەگەڵ برای زۆر سۆز خواافی زیێخ وحافظ روحكم خوا لەگەڵ